عێراق و هەرێم بە یەکێک لەو ناوچانەدا دەنرێت کە زۆرترین کاریگەری پیسبوونی ژینگەیان لەسەر دروست بووە. بە پێی ڕاپۆرتە نێودەوڵەتیەکانیش هەولێر پایتەختی هەرێم بە 11هەمین شار لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دووەمین شار لەسەر ئاستی عێراق لە ڕووی پیسبوونی هەواوە هەژمار دەکرێت. پێی دوایین توێژینەوەی یاخود بە پێی دوایین راپۆرتی ئایکوی نێودەوڵەتی کە لە 2024 مانجی سێ بڵاو کرایەوە شاری هەولێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پلەی 11مین شاری دائەندرێتن لە پیسبوون لە عێراقیش لە دوای بەغدا بە دووەمین پیسترین شار دائەندرا بە پێی ئامارەکان. ئەو داتایی کە لە بەردەستمانە خۆم توێژنەوەم لەسەر کردووە ئەو داتا بەراوردکاریە لە نێوان ڕۆژ و شەوا بکەین بێگومان ڕێژەی پیسبوونی هەوا لە شەوا زۆر ڕێژەکەی زیاترە وەک ئەوەی کە لە ڕۆژە هەیە. زۆری کارگە و مۆلیدە و بەکارهێنانی سوتەمەنیەکان و بەکارنەهێنانی فلتەر و ڕێگای زانستی هۆکاری سەرەکی پیسبوونەکەن. مامۆستایەکی زانکۆش هۆشداری دەدات و دەڵێت ئەگەر کاری لەسەر نەکرێت داهاتوویەکی مەترسیدار چاوەڕێمان دەکات. بە تایبەتی لە هەوامان ینی پیسە و ینی ئەو مادە زیان بەخش و ژەهرانەی کە لە هەوای کوردستان و بە تایبەت هەولێر هەیە ینی ئاماژەی مەترسین کە داهاتوۆکی خراپتر چاوەڕێمان دەکات بە جددی ئیشی لەستە نەکرێ و هەوڵ نەدرێت لەوە کەمکردنەوەی و سەرچاوە سەرچەکانی پیسبوونی ژینگە بەکارهێنانی سوتەمەنیەکانە و سوتەمەنیانەی کە کاربۆن و دۆمۆکسیدی کاربۆن دەدات لە هەوا بڵاو دەکاتەوە. ئەدەبی هەوڵ بدرێتن لەوانەیە ینی ئەرچی سەرەکی لە سەرشانی حکومەت دەبێتن لە ڕووی پشتگیری و پاڵپشتیکردنی دارایی لە بۆ پرۆژانەی کە دۆستی ژینگەن و یەک لەو سەرچاوانە ینی احتیماتکردنە لەسەر وزەی نوێ بووە وزەی نوێ بووە هەم دۆستی ژینگەیە هەم وەدەکات سوتەمەنی کەمتر بەکاربێنی. لای خۆیەوە وتەبێژی دەستەی پاراستن و چاککردنی ژینگەی هەرێمی کوردستان دەڵێ هەوڵی کەمکردنەوەی کاریگەریە نەرێنیەکانیان داوە و چەندین پاڵاوگەی نایەساییان داخستووە. ئێمە وەکو دەستەی پاراستن و چاککردنی ژینگە بە هەمانجی لەگەلایەنە پەیوەندیدارەکان هەوڵماندایە بۆی بتوانین کاریگەری نەرێنیەکان کەم بکەینەوە ئەوش لە ڕێگای بە ئیدارەدانی ئەو پرسایە و بە هەمان کاتیش لەو ماوەی ڕابردوو هەوڵەکانی حکوومەت هێرێم چڕ کراوەتەوە لەسەر بابەتی باشترکردنی کواڵەتی هەوا ئەویش بە دەرکردنی چەند بڕیارێک و چەند ڕاگەیاندراوێک وەکو داخستنی ئەو پاڵاوگانەی کە نایاساییە ئەو پاڵاوگانەی کە کاریگەری نەرێنی هەیە لەسەر هەوای هەولێر یان هەوای شارەکان. گۆڕانکاریەکانی ئاوهەوا بە گەورەترین کێشە و گرفت دادەنرێت کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بووەتەوە و ڕۆژانە لێکەوتەکانی وەک گەرمبوونی گۆی زەوی، ئاگری دارستانەکان، توانەوەی بەستەڵەکەکان، بە بیابانبوون و وشکە ساڵی توند کەمی ئاو پیسبوونی ژینگە بەدیار دەکەوێت.